و پێشتری جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت کە سەردانی بەغایان کرد لەگەڵ بەڕێز دکتۆر عەبادی قسەیان کردبوو و لای خۆی بە ملاحەزە نووسیبووی کە بودجە ئەو بودجەیە کە بۆ گەستوکاری شەهیدان و ئەنفالکراوان لە هەرێمی کوردستانە درێ بخرێتە سەر بودجەی سیادی بە پێی دەستوور. لێرەشا پێویستە سوپاسی ئەندامانی پەرلەمانی عێراق بەگشتی و بە تایبەتی براکانمان کوردەکانی خۆمان لە نوێنەرایەتی عێراق کە دوێنەبینیمان هەوڵی باشیاندا بۆ ئەوەی دەنگدار لەسەر ئەو پرۆژە بڕیارە بدرێ و بۆتە بڕیار لە پەرلەمانی عێراق. دیارە بە ئاگاداری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە تەبعاتی مالی هەیە لێەوە تەوجیه کراوەکە ئەوە بێتە بڕیار و لە دوا هاتووە لیژنەیەکی هاوبەش لە نێوان وەزارەتمان و دامەزراوەی زیندانیانی سیاسی و دامەزراوەی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی ئیتیحادی پێک دەهێنرێ بۆ بەدواداچوونی ئەو بڕیارە و جێبەجێکردنی ئەو بڕیارە لە داهاتووە.